بڕیارە سبەی شاندی حکوومەت یاریمی کوردستان بگەڕێتەوە بۆ بەغدا بۆ قسەکردن سەبارەت بە یاسایی نۆتوگازی فدراڵی و هەروە یاسای پرۆژە یاسای بودجە و کۆمەڵێک بابەتی دیکە لە بەغدا لەگەڵ بەرپرسانی باڵای بەغدا قسە بکەن. ئەمە چوارەم سەردانی شاندی حکوومەت دەبێت لەم مانگەدا کە لە 11 و 19 و 21 مانگی دوو سەردانی بەغدایان کردومە چوارم جارێکی دیکە دەگەڕێنەوە بۆ بەغدا. ئەمە بزانم کە ئەم لیژنە هاوبەشانەی کە بڕیار بوو پێک بهێنرێن و دانوستانەکان دەتوانن ئەنجامێکیان بۆ ئەم بابەت هەڵپەسێردراوانە هەبێت و تا چەندە بەرەو پێشچوون لە هەنگاوەکانی حکوومەت یاریمی کوردستان بۆ دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقەیە. میوانێکی بەڕێزم لەگەڵا بەڕێز نەهرۆ مەحموود ئەندامی لیژنەی نەوتوغاز لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز نەهرۆ ئەم کاتت باش. بڕیارەکە سبەی جارێکی دیکە شاندی حکوومەت یاریمی کوردستان بگەڕێتەوە بۆ بەغدا. ئەمە بزانم کە هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەبینن، ئەنجامێکی ئەو تۆی لێ دەکەوێتەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بە تایبەتی قسەکردن سەبارەت بە یاسای نۆتوگازی فدراڵی لەگەڵ بەغدا. بەڵێ پاشەوەی حکوومەتی هەرێمی کوردستان واتە وەفدی ئەو برین پارتی دیموکراتی کوردستان ئەو ماڵی کوردی لەگەر حکوومەتی محەممەد شیع سودانی پێکات کۆمەڕک خاڵ هەبوو ئیتیفاقیان لەسەرکرا و ئیتیفاق لەو خاڵە هەرگرنگدانە بوو تەشریعکردنی ناوتی قانونی نەوتوغاز بوو بەشی هەرێمی کوردستان لە ناو بووجا زۆر بابەتی ترش ئەوەی ئێستا کە ئەمە باسی لە یەکێن لەبەر ئەوەی لە ناو پەرلەمانی عێراق لەوانەیە هەفتەی داهاتوو یاسای بووجە بێتە ناو پەرلەمان و لە هەمان کاتدا ئەبێ لە نەفسی کاتدا چارەسەرکردنی ئەو کێشانە کە بینی هەرێم و بینی بەغدا لە قانونی نەفت و غاز تەشریع بکرێتن ئەو دەنجی لێ بدرێتن لە ناو هۆڵی پەرلەمان بۆ ئەو کێشەیە نەمینێتن کە محکەمەی ئیتیحادی دروست کردێ. وەفدی هەرێمی کوردستان بە تایبەتی چەندین جارە سەردان دەکاتن سەبارەت لە بە هەردوو بابەتەوە بابەتی نەفت و غاز و بابەتی بووجا لە دانیشتەکان یعنی تەقەبولێک هەیە حێوارێکی چاک هەیە تێگەیشتنێک هەیە تا ڕادەیە کە بتوانین هەردوو یاسا تێبپەڕێتن لە ماوەی داهاتوو. باش ئاماژەتان بەوە کرد کە بڕیارە پرۆژە یاسایی بودجە بێتە پەرلەمان. ئایا وادەیەک دیاری کراوە بۆی کەیتر پرۆژە یاساکە بێتە پەرلەمان؟ چون لە پێشوشتا زۆر باس کرا بوو کە پرۆژە یاساکە دێتە پەرلەمان بەڵام تا ئێستا لە پەرلەمان باسی لێوە نەکراوە. بەڵێ ئەوەی من ئاگادار بووم پەیوەندیم لەگە برادرانی لەژنەی دارایی کردی بیتن یعنی گەیشتنە لە مەساتی ئەخێری یعنی دو بابەتەکانی ئەخێری لەوانەیە لەو باوەڕێدامە دەبی ئەو هەفتەیە لە ناو ئەنجومەنی وەزیرانی عێراق دەنجی لەسەر بدرێت لە هەمان کاتە بگەڕێتەوە ناو پەرلەمان. چەند بابەتێک زاوکو ئێستا لەسەر ڕاوستانە قیمەتی ئەو موازنە دەبتە گەورەترین ڕقم ئەو لە هەموو بودجەکانی کە پێشتر لە 2005 تاوکو ئێستا نەگەیشتە ئەو ڕقەمەی تاوکو ئێستا نزیکەی گەیشتە 196 تریلیۆن لە سعری 130,000 دیناری عێراقی و لە هەمان کاتا بە سعری نفتی 65 دلار بۆ هەر بەرمیلێک نەوتە. یعنی بودجەیەکی زۆر لە هەمان کاتە عەجزێکی مالی زۆر دەبیتن لە بابەت لەسەر ئەو ڕقەمانە چاڕوان دەکەین بێتن لێرکانە باسی ئەوەی دەکەین کەەوە ئایا پشتی هەرێمی کوردستان لە ناو ئەو بودجەی چەند دەبیتن ئەوەی کە لە وەزارەتی پلانەندانان ینی دانی پێوەدراوە کە 104 بەڵام ئەمە تووشی مشکلەیەکی زۆر گەورەمان دەکاتن بەڕاستی ینی ئێمە دەبی ئاگادار بین لەو بابەتە لەبەر ئەوەی قانونی دا و دەستوری عێراقی لە مادە 112 ئەوە باسی لەوەی دەکاتن کە داهاتی نەوت و غاز دەبی تەوزیع بکرێتن لەسەر هەموو هاوڵاتیانی عێراقی بە پێی تعدادی سکانی ئەگەر بێت و ئەمە قانونی نەفت و غاز پەسەند بکرێتن یاتە دەنجی لێو بدرێتن مڕاعاتی مادەی دەستوری 112 بکەین دەبی ئێمە نزبەیمە ثابت بیتن ئەوەش کە 117 نێزیکەی بۆ لەبەرەوەی ئێمە هەولێر و دهۆک و سلێمانی بەپێ ئەو کورسیانێکە هیتمان بلەوەی کە تەداد سوکان بەپێ ئەو کورسیانێکە هیتمان لە ناو پەرلەمانی عێراقی ئەمە 117 ئەگەر لایەک بین و ئەمە بودجە دەنگ لەسەر بدەین لە 114 و لەلایەک ئەمە قانونی نەفتی غاز بڕوێنین ئێمە مافی ئێمە 117 112 دەبێت ئەم بابەتێ زۆر ئەمە ینی گرنگجی پێوە بدەین لەبەرەوەی تووشی زەرەرمەند دەبیتن. ئەمە مافەکانی خۆمان نازانین ئەو یاسایە تاوەکو ئێستا لەبەرەوەی ئەوەی لە 2017 2011 پرۆژە یاسای نەفت و غاز هەیە لە ناو پەرلەمان شتێکە و ئەوەی کە
گۆڕانکاریەکانیشی تێدا دەکرێت لەو باوەڕێی دامە کە گۆڕانکاریەکان جەزری دەبیتن زۆر ئاڵوگۆڕی لەسەر دەکرێت باشە کەواتە گۆڕانکاری لەسەر بەڵێ هەوڵەکانی حکوومەتی یاریمی کوردستان و شاندی دانوستانکار لە بەغدا دڵخۆشکردن دەکرێت بڵین نەگەنە چارێک کە داواکاریەکانی کورد لەو ڕێکەوتانە جێبەجێ بکرێت إن شاء الله وفدي إما وفدي شيء بسفور وشارزانة واستجابة شيء لا يعني براسيل حكومتي كمحمد شيع السوداني تاوكو استا بلام خوتزاني يعني بردوام أو حوارانه كهيان أو إشكالانه هي كلمة بينان تاوكو بقنا صيغة نهائي بسند بيتن للاين هردولاوه باشە ئەوەی کە بڕیاری لەسەر درابوو لە کۆبنەوەکانی پێشودا لیژنێکی هاوبەش پێک بهێنرێت بۆ ئامادەکردنی پرۆژە یاسای نەوت و گازی فدراڵی لە نێوان حکوومەتی یاریمی کوردستان و هەروە حکوومەتی عێراق ئەم لیژنێ بەکوێ گەیشت کارەکانی ئەوان چۆن هەنگاو بۆ چارەسەری ئەم بابەتە دەنێن ئەو لێژنێ سیاغەی ئەو پرۆژە یاسایە بە چ شێوازەکەن بە چ شێوازێک بهێنن ناو پەرلەمان یان ئەو گۆڕانکاریانە چ دەبیتن یان ئەو فکرانە چیەکە لە ناودا ئەو مشکلانیان لە حل بتوانن حەلی بکەن لە ناو ئەو پرۆژە یاسایە چۆن بتوانن هەرێمی کوردستان لەگە بەغدا کێشەی نەفت حل بکەن بۆ ئەو کێشەمان نەبیت لە محکەمەی ئیتیحادی و کێشەمان نەبی لە بودجە بۆ ناردنی ئەو بڕەپارەی کە لە مابینی هەناردەکردنی نفتی هەرێمی کوردستان بڕپارەیەک دەمینێت ئەو پارە دەبی چۆن بێتە هەرێمی کوردستان دوو مشکلەمان هەیە مشکلە یەکەمان هەیە قانونی بودجە ئەگەر بێت و پەسەند بکرێتن پێشی نەوت و غاز بە چ سیغەی یاسایی بتوانن ئەو پارە بنێرن ئەوەی یعنی لە هەمان کاتدا لە ناو قانونی نەوت و غاز بە چ شێوازێک ئێمە اتفاقك بکەین کە ئەو اتفاقە بتوانێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بی و ماف و حقوق ئەو خەباتەی کە هەرێمی کوردستان لەسەر ئەو خاکە کردی کە ئەو چەند ساڵە بە درێژایی خەباتی پارتیمان 75 ساڵ لە هەمان کاتدا ئەو یعنی مافەی برێم شەیدانی خۆمان حەقە کۆن چۆن بتوانێت بپارێزن لە ناو ئەو یاسایەدا ئەوە شتێکی میمە ئەمان داوای ئەوە دەکەنکەوە نفت و غاز بدرێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە لە پێشتر وابوو بدرێتەوە حکوومەتی بەغدا بەڵام ئێمە ڕەزامەند نەبووینە ئێستا ئەبێن حەلێک بدۆزینەوە ئەوە تاوەکو ئێستا گەیشتنە بابەتێکی کە شەریکە کۆمپانیایەک دابدرێت کۆمپانیای نەوتی کوردستان سەر بە ینی ئیدارەی خۆی بیتن هەموو کۆمپانیەکان ئیدارەی مالی مستەقلی هەیە بەڵام سەر بە سیاسەتی تەسویقکردن و تەسعیری نەوت سەر بە شەریکەی نەوتی عێراقی دەبیتن باشە بەڕێز نەهرۆ باشە قسە لەبارەی نرخی نەوت کراوە و هەروەها بەهای دیناری عێراقی کە لە پرۆژە یاساکەدا بە چەندە جێگیر بکرێت بۆی کە تاقسە لەسەر بابەتانە نەکرێت ناکرێت لەسەر پرۆژە یاسای بودجەش بگەنە ڕێککەوتن ئەمە چۆن ڕێککەوتنی لەسەر کراوە مۆزوع ئەمە لە بودجە باس لەوە کرا لە بودجە باس لەوەی کرا لە بودجە باس لەوەی دەکرێتنکەوە سعری دلار 130,000 دینار بیتن و سعری نەوت تەقدیری بیتن کە ینی دائما $10 $15 کەمتر تەقدیر یەکەم کە بە $65 بۆ هەر بەرمیلێک باس کرا ئەمە ئەگەر بیت و باسی ئەوەی بکە کە سعری نەوت لە ناو گرێبەستەکانی هەرێمی کوردستان لە بابەتی نەوتی و گرێبەستەکانی حکوومەتی اتحادی لە بابەتی نەفسی ئەوانە لیژنەی پسپۆری اقتصادی دانێن لەسەر ئەو بابەتانە حەل بکرێتن لە هەمان کاتدا ئێمە باسی یەک شتی گرنگیشمان کردێکەوە ئێمە مافمان هەیە لە حکوومەتی عێراقی بە نزیکەی بە درێژایی ئەو چەند ساڵانەی ڕابردوو ئەبێ ڕێگە چارەسەرشی لە بۆ ئەو مافانە ئەو بەشە دارایانەی کە ئێمە لە حکوومەتی عێراقی چۆن چارەسەری ئەو بابەتەش بکرێتن لەبەرەوە داوامان کردووە کاکە ئەوان یان تێنەگەیشتنێکێ بەڕاستی ئێمە هەر دەورەك و دەورەکە گۆڕێتن نەوعا ئەندام پەرلەمانی ینی یان فکرەی کە دێتن یان هەندێک ئەندام پەرلەمان دێ ئایا فکریان نیە ئەعلامیان تەثقیف نەکرانە ئەو شێوازە ئیتیفاقییان هەرێمی کوردستان و ئازانن پارە ئەبا لە بودجە و ئازانن نەفتی شەباتن ئێبەمە لەیان ڕوون دەکەینەوە کاکە بەعکسەوە ئەو پارەیە ئەنگۆ بڕە پارێک ئەو نەوتەیەکە ئەمە هەناردن دەکەین پارەکەی دەکوژن بە سعری خۆتان ئەیکوژن و لە هەمان کاتدا فەرقەکە بۆ ئێمە نانێرن کەواتە بە درێژای ئەو هەموو بودجانە زیاتر لە $80 ملیار عێراقی ئێمە
وەکو هەرێمی کوردستان لا حکوومەتی عێراقینەوە ئێمە ئامادەشین پێمان گوتینە کە هەرش کۆمپانیایکی نێودەوڵەتی لەباری ژمێریاری کە ئێوە پەسەندی پێ دەکەین فەرمون بهێنن با ئەو عملی حسابەتی بکاتن بینی ئێمە و بینی ئێوە. بەڵێ بەڕێز نەهرۆ مەحموود ئەنجامی لیژنەی نەوت و غاز لە پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.